السلام عليكم. جلدنا نمشي لما وقتها نمشي. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مشتاقي بابرس بلادي عزيز، السلام عليكم ورحمة الله وبركاته. خير طاعة عبادتي هم لا يتوقع هم شومان بكات أسباب بختورين وسيل سربرزي روش قيامة إن شاء الله. كما صلى الله عليه وسلم فنويتي نظر الله امرأ سمع مقالتي فوعاها وأداها كما سمع فرب مبلغ أوعى من سامع. فالمي خواهي قولة دموشاوي كسي رونكا بختوريكا وسربرز وعزتكا كقسەیەکی من ببیستێ وەکو خۆی بیگەێنێ کە جاری وایە ئەو کەسەی شتێکی پێگەێنی و شتێکە بیستێ بەهێزترە و جوانتر بیرەکاتەوە و باشتر دەی تێگا لە گەێنەرەکە. ئێمەش کاتێکە وشەیە کەلیمەیەک وتا لە بیستین لە هەر مامۆستایە پێویستە بە ڕۆح و بە دڵ گوێی لێ بگرین وەکو خۆشی بیگەێنین هەموومان ئەرکی بەرپرسیارەتیمان دەربارەی ئەم دینە عەزیز و مبارەکە هەیە. بەڵام بەقەدەر ئەوەی کە خۆمان بە ڕەسم و بە کامێرە بۆ شتان و خەریکەکەین با دڵمان لەگەڵ خوا ڕێک بکەین، جوان گوێ بگرین، ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێمە بە ڕۆح و بە دڵ گوێ بگرین لە وتارەکان لە کەلیماتەکان بۆ ئەوەی شتێ فێر ببین و لەم دینەمان حاڵی ببین. و ئەم مەجلیسەیەکێکە لەو ئەسبابی بەختەوەری و سەربەرزیمان لە قیامەتە کە چووینە بەردەم بارەگای خوا. چەندێک ئەم مەجلیسانە لە نامەی ئەعمالمانە هەبێ زۆرتر بەختەوەری و سەرفرازی. بۆ ئێمە پێمان خۆش بوو خزمەتی مامۆستا عادل بین بۆ ئەوەی کەلیمەیە پێشکەش بە جەنابتان و هەموو لایەکمان بکا و ئێمەش ئیستیفادەی لێ بکەین ئینشاءڵڵا خزمەتیابی دا بفەرمێ. خوارەوە جێگا هەیە ئەو باڕۆژ کراوەکەوەی جێگەی نییە ڕەحمەتان. Ama zor olsanız tozunuz mu? Serçemiz bir yer. Ben sepeşti şu an. Kaç sene kapısın? Ne kadar arkadaşım? Kaç sene? Zaten rakışım olmuş. Zaman وەک مامۆستانی من تۆزێ ئەزووکردم براکانم خێرتانەگا یەک تۆ زۆر نەپێشەوە ئەو برایانەتان بەپاوە نەبێت چکۆم بڕیاریان داوە نەچنە خوار و ئەبێت جێیان کەنەوە خێرتانەگا خۆ نوێژ ناکەین ئەربا تۆزێ ئاوا جێمان بێتەوە. لەسەر خۆتان لەسەر خۆتان لەسەر خوش بخوالم با ئاوابێ با ئاوابێ براکانم بێدەنگی بپارێزن خێرتانەگە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆم بە خۆشحاڵە زانم کە خوای پەروەردگار تەمەنی دام
لە شەوە پیرۆزەکانی ساڵە کە ئەو دەشەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان هەوڵدەن تایە لەیلەتول قەدری تیا بدۆزنەوە کە خێری 83 ساڵ و 4 مانگی هەیە و ئەمەوێ دەستپێکی وتارەکەش بۆ دەست پێ بکەم مامۆستا فەرەیدون خوا لێ ڕازی بێت کە پیاوێکی بەڕێز و خۆشەویست و بەڕێز و احترامە خوای پەروەردگار عاقیبەت خێری کە وتی مامۆستا حەزەکەم بێ خزمەتێک بەو برایانە بکەی کە ئێمە چەندێکە لەوێن و جەنابشت پێمان خۆشە ئیمشەو میوانمان بی منیش بە خۆشحاڵیەوە قبوڵم کرد هەر ئەو نەجابەتەم لە ئەو لە نوێژخوێنانی مزگەوتەکەی و هەر مسلمانێکی تریش لە هەر شوێنێکەوە هاتوو بێ داواکەم لە خوای پەروەردگار ئەم شەو گردنی خۆمان و دایک و باوک و کەس و کار و مسلمانان لە ئاگری دۆزەخ ڕزگارکە یا ڕەب العالەمین. خۆشەویستان قەسەسێک هەیە لە قورئانە بەسەرهاتێکە خوای پەروەردگارە فەرمێ ئەحسەن القەسەس بما ئەوحەینا ئیلەیکە هذا القورئان. ڕەنگە لە فلیما بینی بێتان، ڕەنگە لەسەر مینبەر لە جەنابی مامۆستا بیست بێتان، ڕەنگە لە زۆر وتار و لە زۆر دەرسا متابعەتان کردبێ، بەڵام من باسی چەند ئەخلاقیاتێک ئەەکەم ئینشاءالله لە مودەیەکی یەسیر و کەما خزمەتان ئەەکەم کە زۆر گرنگە ئینسانی موسڵمان کە هاتە دنیاوە زۆر بە جوانی و ژیری بڕوانێتە شتەکان. ئێوە ئەزانن یوسف عەلەیهی سەڵات وەسەلام غەدری لێکرا لەلایەن براکانیەوە هەمووتان ئەزانن. طبعاً یوسف عەلەیهی سەڵات وەسەلام دوای ئەوەی کە ئەخرێتە بیرەکەوە کە دوای بە کۆیلەی ئەفرۆشرێ، دوای ئەوەی کە براکانی ئەڕۆن بۆ میسر و یوسف عەلەیهی سەڵات وەسەلام عەزیزی میسرە و وەزیری مالیەی ئەو دەوڵەتە زەخمەی ئەو سەردەمەیە، لەوێ کاتێک کە براکانی ئەبینێت بە پیلانێک ئەوێ براکەی خۆی گلداتەوە بنیامین. لە کاتی ئەو ئیشەیە پێوانەکەی مەلیک ئەخاتە ناو بارەکەیانەوە. دوای ئەوەی کە کەشفە بێت مەبەستم لە دڵی نەخۆشە و لەگەڵ دڵی چاکە ئەبێ مقارنەی بکەین. ئێمە بێت چی فێربین لە بەسەرهاتی یوسف عەلەیهی سەڵات وەسەلام؟ خوای گەورە فەرمێ ئەحسەن القەسەس بما ئەوحەینا ئیلەیکە هذا القورئان. باشترین بەسەرهاتێک بەسەرهاتی یعقوب و کوڕەکانێتی کە ئەو خانەوادەیان لە یەک داژن بۆ چەند ساڵ، باوکیان ئاوا تووشی میحنەت کرد و خۆیان تووشی میحنەت بوون و براکەی خۆیانیان ئاوارە کرد. ئەمە بەسەرهاتێکە پێویست ئێمە فێری ئەخلاق و عەقڵ و دین بین لێوەی. خۆشەویستان کاتێک کە ئەیدۆزنەوە سەیری ئەم برایانەی یوسف کە دوای ئەو هەموو ساڵە ئەو غەدریان لە براکەی خۆیان کردووە، ئەڵێن قالوا إن يسرق فقد سرق أخ له من قبل. ئەڵێن ئەگەر ئەمە دزی کردبێ برایەکیشی هەبوو لە دایکی خۆی وەخت خۆی دزیەتری کردووە. ببینە بزان ئینسان کە ناخی پاک نەبوو چەندێک تاوان لە خۆیان هەبێ ئەوەندە تاوانە داتە پەنای خەڵک. بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ لەمەوە فێری ئەخلاقیاتێکی زۆر گرنگ بێت. دوای ئەوەی کە برا مەزلومەکەی خۆیان نەخەنە بیرەوە، دوای ئەوەی کە بە کۆیلەی ئەیفرۆشن لە بەردەم خۆیان ئەڵێن، لە بەردەم خۆی ئەڵێن ئەگەر ئەمە دزی کردبێ برایەکی هەبوو پێش خۆی دزی کردووە، بۆیە ئەمیش تابعە بۆ ئەو. یوسف عەلەیهی سەڵات وەسەلام فأسرها يوسف في نفسه ولم يبدها له. لو همو محنة ناخوشية چۆن کوردەڵێ هەشتە لە بام مشتە بێ ئاهوا ئەویشی خواردەوە هیچی نەوت. وتی بەڕاستی ئەوە خەڵکیی خراپن، مەگەر هەر خوای گەورە بزانێ ئێوە چەندێ خراپەتان لێ ئەوە شێتەوە. بۆیە خۆشەویستان ئینسانی موسڵمان ئەگەر ئەمە بەرنامەی بێت بە خراپە لەگەڵ یاکرا و بە چاکە وەڵام داتەوە، خوای گەورە هەر بەرزێکاتەوە. ئەوە یەکێکە لەو دەرسانە دەی با سێرکەین بزات چی بەسەر خانەوادەی یعقوبا دێ. دوای ئەوەی کوڕەکانی جارێکی تر بنیامینیش ئەبەن بەو شێوازە یوسف بەو پلانە گلێ داتەوە کە ئەگەڕێنەوە ئەڵێن چی؟ خوای پەروەردگار لەسەر زاری یعقوب باسێکە ئەفەرمێ بەل سەوەلت لەکم ئەنفوسکم ئەمڕن فصبر جەمیل عسى الله أن يأتيني بهم جميعا. بڕوات بێ ئەو مەوزوعەی یعقوبی تیابوو وەکو ئەوە وایە ئێستا چۆن مەحویسی لەوەی کە مناڵت نابێ، وەکو ئەوەی مەحویسی کە تاوەنباری ئەڵێی خوا لێم خۆش نابێ، تۆ وەرە کوڕێکت بەرن بە مناڵی ئێستا بوو بێتە وەزیری ئیقتصادی دەوڵەتێکی زەخم، ئەوەندە ساڵە کە
قەمیسەکەیان هێناوە ئەڵێ ئەمە گورگ خواردی، هیچ سۆراغێکی نییە لە هیچ شوێنێ. ئەڵێ خۆتان ئەمەتان دەبر کردووە، داوا ئەکەم لە خوای گەورە هەموویانم بە یەکەوە بۆ بێنێتەوە. بونیامینیان بردووە، داوای یوسفیش لە خوا ئەکە. بۆیە تۆ یوسفت ون بووە عەزیزەکەم، داوای یوسفی خۆت کە بەهەشتە، داوای قیامەتی خۆت کە دڵی ون بووتە. ئەو دڵی من و تۆ ئێستا بۆ لێرەیە عەزیزەکەم، خەڵک پرخەی خەوی دێ. دوێنێ کە برایە بۆ میگێڕایەوە بەیانەکەی موعیدم هەبوو لەگەڵاوەتی مام وسابیتە بەردەم ئەو بەنقانە سەر سپیە بێ. ئەو هەموو خەڵکە سرەی کردووە، زۆرێکی دوێنە شەڕگە سەعاتێک دانەنیشت پێ نوێژی کردبێت. خۆشەویستان، ئێمە بە دوای پارەیە وێڵین، بە دوای دنیاە وێڵین، بە دوای شوهرەتا وێڵین، بە دوای مەنسەبا وێڵین، بە دوای ئیشە دنیایەکانمان زۆر بە سەرسەختانە ئیشی بۆکەین. ونبووی یعقوب و یوسف و بنیامینە ونبووەکەی من و تۆ بەهەشتە، ئەبێ شۆڕشی بۆ بکەین بگەڕێنەوە بۆ ناوی. بۆیە هیچ کاتێ لە پەروەردگار مەویسمە بە سوبحانەه وتعالە. یعقوب فێرمان ئەکا ئەگەر ئەوەی نەکردنیە تۆ ئەبێ داوای ئەوە لە خوا بکەی سوبحانەه وتعالە. ئەڵێ بۆیە خۆتان ئەم پیلانی تریشتان دروست کرد، کوڕەکەی تریشتان برد. عسى الله أن يأتيني بهم جميعا، من داوا ئەکەم خوای گەورە هەموو کوڕەکانم بۆ بێنێتەوە. اینجا ئەڵێ یا ئەسەفا على یوسف، سبحان الله، اینجا زامی تازە زامە کۆنەکەی کاتەوە بە ئەڵێ بۆ یوسف. ئەلەوێوە خوای پەروەردگار ئیتر ئێواش ڕەحمەت و بەزەیی خۆی لەگەڵ یعقوبا بەکارهێنێت. ئەو تاقیکردنەوانەی ئەزیزان کە پێغەمبەران عەلەیهی سەڵات وسەلام و خانەوادەکەی ئەوان بەسەریا هاتووە، هیچ کەسێک لەسەر زەویا بۆ ئەندازە تاقی نەکراوەتەوە. خۆشەویستان، یعنی ئەبێ ئێمە شتێک هەیە درکی پێ بکەین. پێغەمبەران عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار سوورەتێک ئەکا بە ناوی ئیبراهیمەوە، ئیبراهیم ماڵ و مناڵی ئەبان لە مەکە لەو کەعبەیە کە ئێستا ئەمشەو 5 ملیۆن نەفەری تایە، لەو شوێنە بە تەقتەینا ژنێک و مناڵەکەی جێ ئێڵێ. خۆشتان دەزان بەسەرهاتەکە هاجر ئەفەرمی ئەی ئیبراهیم الله ئەمەرەکە بهذا، باشە ما ئەگونجێت و من و ئەم مناڵە جێری خوا ئەمری پێت کردووە. ئەوەندە دڵی فڕە ئیبراهیم ئەڵێ بەڵێ. دوای ئەوەی ئیبراهیم تەمەنێ بێتە 15-16 ساڵ کە توانای ئەوەی هەیە کە سابەتێ بکە ئیشێ بۆ باوکی بکە، خوای پەروەردگارە فەرمێ کوڕەکەت سەر بڕە. ئەوە میحنەتە پێغەمبەران بەسەریانە هاتووە. بۆیە ئێمەی موسڵمان لەم بەسەرهاتانە ئەبێ فێری عەقڵ و وجدان بین، فێری دین و قیەم و ئەخلاق بین، لە زامی تازە زامی کۆنەت بکەرەوە بە بەو هەموو ناخۆشی و نەخۆشیانەی هەتە داوا لە خوای پەروەردگار کە وەکو ئەیوب ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین، خوایە من تووشی زەرەر بووم، خۆت بە بەزەییت، خۆت میهرەبانی، تۆ ئیبراهیمت لە مەنجەنیق پاراست، محەممەدت صلی الله عليه وسلم لە بەدر پاراست، موسا و قەومەکەی لە بەطش و دار و دەستەکەی فیرعون پاراست و دەریاکەت بۆیان شەق کرد و چوونە ئەو بەرەوە. ئیشەکەی من زۆر لەوە ئاسانترە. وەرە ئەهوا باشە نوکەوی دڵی ونبووی خۆمان بکەین. بۆیە ئەبێ داینە داوای ونبووەکانمان لە خوای پەروەردگار بکەین. ئیتر هەر ونبوویەکی حەڵاڵی دنیایە یاخود ئەو بەهەشتەیە کە چاوەڕێیەکەی. بۆیە لێرەوە بۆمان دەرەکەوێ ئەفەرمێ ئینەما ئەشکو بەثی وحوزنی إلى الله، وەرە ناخۆشیەکەت و دڵگرانیەکەت و داماویەکەت هەواڵە بەخوا بکە. بڕوات بێ خۆشەویستان ئەگەر ئیشت بدەیتە دەست خوای پەروەردگار، خوای پەروەردگار زۆر بە پیلان ئیشەکانت بۆ حەل ئەکا. بەڵام بڕوات بێ ئەگەر ئێستاکە جەنابت لە هەر شوێنێکی ئەم سەرزەویا بچی هەر ئیشێک بتەوێ ئینسانێ بۆت کا بە عەقڵی خۆی بۆت ئەکا. بۆیە با هەوڵدەین ئیشەکانمان تەسلیمی خوا بکەین. ئینەما ئەشکو بەثی وحوزنی إلى الله، خوایە من هەر ناخۆشی و نەخۆشیەک هەر غەدرێکم لێ کراوە تەسلیمی توی یەکەم. لە تۆ بەدەسەڵاتتر هەیە، لە تۆ گەورەتر هەیە، تۆ دروستکەری ئەرز و ئاسمانەکانی، داهێنەری زەوی و ئاسمانەکانی، ئەم دەموچاوانی کە ئێستا لە مزگەوتە من هەر یەکێک لە ئێوە ئەبینم و کە ئێوە من ئەبینن، پەروەردگار ئەو نەخش و نیگار و دەموچاوە جوانی بۆ تۆ هەڵبژاردووە. بۆیە ئێمە ئەبێ هەموو نەخۆشی و ناخۆشیەکانمان ڕادەستی ئەڵڵا بکەین. ئینەما ئەشکو بەثی وحوزنی إلى الله وأعلم من الله ما لا تعلمون. پێغەمبەران ئاوا بوونە، کوڕەکانی پێڵێن بەخوا تۆ هەر باس یوسف ئەکەی هەتا وەکو لە دەست و پا ئەکەویت و ئەمری واز لەم بەسەراتە نایەری. ئەفەرمێ من ئەوەی ئەیزانم ئێوە نایزانن. بۆیە خۆشەویستان اینجا یعقوب سیکە دوای ئەوەی کە ئیشەکانی داتە دەست خوای پەروەردگار ئەفەرمێ یا بەنیە اذهبوا فتحسسوا من يوسف وأخيه. یوسف لەبیر ناکە، ناڵە بڕۆن بنیامین بێرنەوە، ئەڵێ کوڕم بڕۆن بگەڕێن بە دوای یوسف و براکەیە.
ولا تيأسوا من روح الله للرحم صوزو بزيو درجي فراواني رحمتي خوا مأويس مبن ايوش كدانش نبو ليلة القدر مأويس مبن من دايما أليم الزور جاراوا كخلق ديبو مزقود ما شاء الله مزقودك قلب علغة ام خلق بو مزقود هاتو كاكا خبوم هل ما مساعدين وما مسافرين ناتو ام خلق ايوه لقل خوا اشتوا بي ايوه هاتونا خبو مقرق نرويشتونا خبو لاي كابرايكي سياسي نرويشتونا خبو تعينات وموچه نهاتونا ايوه هاتونا خوالتان خوش بي بويا پێویستە مسلمان لە هەندی ئەخلاقیات هەیە بێ خۆی ڕزگار کات من ئەگەر ئەندامی تایبەتی ئەم مزگەوتەم و 5 فەرز لە ڕیزی یەکەم نوێژەکەم واردە کۆتایەکەی من وانە بێ لێرە تەواوی کەم و گەنجێکی تر دێ دوای ئەوەی کە خراپەیە تەوبە ئەکا وەکو شێخێکی سعودی ئەڵێ گەنجێکە بوو لە کۆڵانەکەمان شەقاوە بوو ئەڵێ هەر کەسێک ئەهات زلەیەکی لێدا ڕێگر بوو یعنی ڕێی لە خەڵکە گرت ئەڵێ بەس 5 فەرز وەک پیاوە هات بۆ مزگەوت ئەڵێ ڕۆژێک گرت وتم کوڕم باشە تو ئەم هەموو بەزم و ڕەزمە ئەەکەی لە کۆڵان و دێ بۆ مزگەوت بەخوا عیبادەت ئاوا ناکرێت ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەڵێ مامۆستا بەخوا لای هەموو عالمم لێ بۆ تۆ لای خواشم لێ ببڕیتەوە بە گەورەی خوا نوێژەکانم بە جەماعەتەکەم هەتا خوا هیدایەت مەدە ئەڵێ دوای چەند ساڵێ ژنی هێنا ئێستا پیاوێکی زۆرە هەڵکەوتەی مزگەوتەکەی بۆیە ئینسانی مسلمان نابێ لە ڕەحم و بەزەی خوا مەئویز بێ لەم بەسەرهاتەی یعقوب ئێمە ئەوە فێر ئەبی ئەڵێ کوڕم بڕۆن جارێ بە دوای یوسفا بگەڕێن اینجا بە دوای بنیامینا بگەڕێن ولا رحم صوز وبزي خواي پروردگارش مأويس مبن عليه هيج كسيك مأويس نية إلا كسيك مشرك وبيدين وملحيد كهيج بنماو أساسياتك نماو إلا القوم الكافرون إلا كافر مأويس للرحمة إخوة إيمان دار شون مأويس بلا الرحمة إخوة لو أتيتني بقراب الأرض خطايا خواي پروردگار فرمي برا وبري زوي أستيرا كان كأيبيني أوهم أستيرا برا وبر بتاوان وبي بس دعواي لي خوشبون كي لي تخوشبون ئەم شەوی زەلیلکردنی شەیتانە ئێمە تەوبە ناکەین بین بۆ لای مامۆستا عادیل مامۆستا وەڵا من ئەوە نەپارەی خەڵکم خوارد و فلان ڕۆژکەوتمە دوای فلان ئافرەت و لە فلان فەرعا فلان کەسم ترسان تەوبە لەگەڵ خوای خۆت بکە دینی ئێمە دینەکانی تر نییە بڕۆی لای مامۆستایەک بەسەرعاتەکەی خۆتی بۆ بگێڕیتەوە ئەکوڕم بڕۆ فەرشمان نییە بای ملیۆنێ فەرشمان بۆ بێرە ئەوە بەهەشتمان داپێت بەهەشت نە لای منە نە لای جەنابی مامۆستایە نە لای فلانە زانایە نە لای فلانە موفتیە بەهەشت لە لای ڕەب العالەمینە هەر ئەم دەقەڕێگەکەی خۆت بگۆڕە خوای پەروەردگار لێت خۆشە بێت ئەم شەوی ئەوەیە شەیطان زەلیلکەی ئەم شەوی ئەوەیە تەوبەیەکی نەسوح بکەین داوا بکەین لە خوای پەروەردگار لێمان خۆش بێت چونکەم ئێمە بڕوا و بیر و باوەڕ و عەقیدەمان وایە کە خوای پەروەردگار لە عەبدەکانی خۆش ئەبێت بۆیە اینجا خۆشەویستان بەشێکی بەسەرهاتەکەیان طبعا ئەوان ئەڵێن ئەی یوسف ئێمە هاتووینە بە هەندێ پارێکەمەوە بە هەر شێوازێک براکەمان بۆ بەردە تووشی کێشە و مشکلە هاتووینە یوسفیش پێیان ئەڵێ قال هل علمتم ما فعلتم بيوسف وأخيه إذ أنتم جاهلون ئەڵێ لەبیرتانە چیتان بە یوسف و براکەی کرد هەی نەزان و نەفامینە ئەوانش ئەڵێن قالوا أئنك لأنت يوسف یەکسەر زاکریان نەگەڕێتەوە سەر مەوزوعەکە ئەم پیاوە چۆنەوە بەسەرهاتە ئازانێ ئەڵێن ئەرێ تۆ یوسفی يعني براكي خۆمانی قال أنا يوسف وهذا أخي ئەڵێ من یوسفم و ئەویش براکەمە کەوا پێیتان ئەوت ئەگەر ئەم دزی بکە برایە ترشی دز بووە پێشتر قد من الله علينا ئەی خۆزگان بەو کەسەی لێبوردەیە حظوظی نەفسی لە شتا بەکار نایەنێت خۆزگان بەو عەبدەی کە حظوظی نەفس لە ئیشەکانیان نیە ئەفەرمێ قد من الله علينا إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين أفرمي خواي قوري منتي كده سر إيميا من تان خست بيرو طبعا بزماني حال بيانا لي تفاصيلي عن بيانا من تان خست بيرو مناليك بو دواي فلاقو دار كاري كردن الريبوار هات مني در كرد من تان فروش بپاريكي كم من تان كرده كويلي خلق كبيغمبرك كوري بيغمبرك يعني بيغمبر و بيغمبر زاده باپيري بيغمبر باوكا قوري بيغمبر چوار بيغمبر لبنا ماليكا تعداتا لنفسي خوتانك إنه من يتقي ويصبر من تقواي خوام هبو دواي أويك ويسيان زينان بيبكان دواي أويك أوهم الرزالتا سجنو دربدري وبيباوكي وبيكسيم چشت إنه من يتقي ويصبر هر كسي لخوا بترسي وآرام بقري لسر تقوى خواي قورة أجري چاكا قاران زايناكا ديتو سيركا ليروا قالوا تالله لقد آثرك الله علينا
ئەڵێن واللهی خوای گەورە فەزلی تویدا بەسەرمانە وئین كنا لخاطئین هەرچی ئێمەش تاوانبار و خەتابار و هەڵە بووین. سێکە ئەڵێ چی؟ ێ باشە کابرا لەوێ کار بەدەسە خۆی توانی توهمەیەکیان بۆ مولەفەق کاوەکەم ڕۆژە بڵێ ئەمانە بە پێی مادەی ئەوەنە یەڵڵا ئەڵێ چی؟ لا تثریب عەلەیکم اليوم یغفر الله لكم وهو أرحم الراحمین. ئەڵێ براکان هیچ گلەیەکتان لێ ناکەم خوای گەورە لێتان خۆش بێ و خوای پەروەردگار میهرەبان و لێ خۆش بووە. ئەوە قیمەی ئەخلاق و ڕەوشتە چکەم لێ خۆشبوون لە دەسەڵاتایە. بۆیە خوای پەروەردگاریش باسی سولحەکە لە بێباوەڕانە ئەفەرمێ وئین جەنەحوا للسەلمی فەجنەح لەها. یعنی ئێستاکە ئەم ڕێکەوتنەی بینی وڵاتی مسلمانان و کافرەکان هەمووی لە زەلیلیە تەوقیع کراوە. هاتووە ئەڵێ وڵات تەوقیع لەگەڵاکەم ئەوەت پێفرۆشم ئێوە بە زۆر پێتەفرۆشێ نەیگڕیە داگیر دەکات تێگەی. بەڵام ڕێکەوتن ئەوە ڕێکەوتنە کە من دەسەڵاتدارم تۆش دەسەڵاتی خۆم بە پیاوەزانم خۆت بە پیاوەزانی ڕێکەوی. لەم کاتەیە ئەگەر یوسف ئەمەی هەمان شتی دووبارە کردایەوە لەم بەسەرهات و قەسەسەیە هیچ گەورەیەکی تیا نابوو. بۆیە پیان ئەفەرمێ ئەمڕۆ هیچ شتێکتان بەرامبەر ناکرێ داواکەم لە خوا لێتان خۆش بێ خوای پەروەردگار ئەرحەم الراحیمینە. دوای ئەوەی مەبەستەکەم ئەوەیە ئەچمە فەقەرەیەکی تری بەسەرهاتەکە قەمیسەکە ئەنێرێ و چاوی باوکی چاکە بێتەوە و کە کاتێک دێن بەرەوچوێ ئەوان بەدەوین لە کەنعانەوە دێن بۆ مصر لەوێ خۆشەویستان دوای ئەوەی کە سوژدەی بۆ ئەبن دوای ئەوەی کە ڕێزی لێگرن وقال يا أبتي هذا تأويل رؤياي من قبل قد جعلها ربي حقا. ئەڵێ ئەمە لێکدانەوەی خەوەکەم بوو باوە ئەزغاس و ئەحلام نەبوو خەوی ئاجر و باجر نەبوو خوای گەورە بە حەق گێڕای. اینجا ئەفەرمێتی تەمان ئەمە براکانی وەستاون دوای ئەوەی کە سوژدەی ڕێزی بۆ ئەبن و ئەو هەموو ڕێز و احترام و لەو دەسەڵاتەیە سەی کەسەی ئەخلاقیاتێکی ترکن لە لای باوکی براکانیشی وەستاون ئەو هەموو خەڵکە وەستاوە. ئەڵێ چی؟ وقد أحسن بي إذ أخرجني من السجن وجاء بكم من البدو. ئەڵێ خوا چاکەی لەگەڵما کرد دوای ئەوەی کە بە نەحەقی لێرە کردمیانە سجنەوە خوای گەورە ڕزگارمی کرد ئێوەشی بۆم هاور شاد بوومە پێتان. سەیکە لەکوێوە بڕی بەسەراتەکەی لەکوێوە بڕی توخوا لە یەکێ خۆش بووی گشت وەژە باسی مەکە برە بەخوا ئەگەر من خۆش نەبم لە تو ئیستەیش بەی مانگۆمە بوو دەخۆش بوویت و بیبڕۆی تر بەسە گشت ڕۆژێ بەخوا ژنەکە ئەو غەڵەتەت کرد ئەبوایە وەخت خۆی من توم تەلاقدایە واز بێنە لەو قسەیە تەواو بەسە کە کاتێ سڵح کرا ئیتر عەفە الله عەما سەلەف. خۆی لەوێ وعدی داوتی خوا لێتان خۆش بێ و هیچتان پێ ناڵێم خوای گەورە لێ خۆشبوو میهرەبانە بۆ بەندەکانی هەڵە بکەن. إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. ئەوەی ئارام بگرێ و تەقوای خوای هەبێ کە من خۆم لەوانە ئەبیمەوە کە پێغەمبەرێکم لە پێغەمبەرانی خوای گەورە ئەجرم زایە ناکە ئەجرم لە لای خوایە ئێوە بڕۆن خوا حافیزتان. لێرەش بەسەراتەکە بۆ باوکێ گێڕێتەوە ئەڵێ باوکە کە کاتێک خوای گەورە فەزلی دایە سەر منی لە سجن ڕزگار کرد ئێوەشی لێرە هاورد بۆ ئیبراکانی تەریق نەبنەوە باسی لێدانی مناڵیەکەی و ناو بیرەکە و فرۆشتنی بە کۆیلەی ناکە فلیمەکە ئەلوێ ئەبچڕێ ئەو تۆزەی ئەبچڕێ لەبەر ئیبراکانی زیاتر خەجاڵەت نەبێت. ئەوە معنای لێ خۆش بوون ئەمە دەرسی ئەبێ لێ فێربی ئەزیزەکەم. ئەمە معنای ئەخلاقیاتی ئینسانی مسلمانە. ئینسانی مسلمان کە کاتێک کەسێک هاتە بەردەمی و داوای لێبوردنی لێکرد ئەبێ لێی خۆش بێ کە لێی خۆشبووی ئەبێ ئەو فەقەرە ببڕی چووکەم کە سوکارەکەی خۆی دەستی لەو بەشەیە هەیە بۆ ئەوەی بەخۆیان نەنشکێن و باسی ئەوە کەیترەکە کە خەڵکی غەریبە و نەزان و نەفام و بێباوەڕ و بێدین بەرامبەریان کردووە. چۆن ئەکرێتەوە لەگە مسلمانێکا شەڕ بکەیت و لە کاتێکا کافرێ لەو لاوەشتێکی خراتری بەرامبەرت کردووە. بۆیە خۆشەویستان لە ئەخلاقیاتی یوسف عەلەیهی السەڵات وەسەلام فێری ئەخلاقی گەورە ئەبین. وەڵڵاهی دەرزێکە ئەگەر بڕۆی دەیان توێژینەوەی لەسەر کۆتایی پێ نایەت بە دەرسێک و بە دوو دەرسێک و بە محازەرێک ئەبێ بڕۆی بە ڕوح لەم بەسەر هاتە فێربی نەوەکو سەیری فلیمێک بکەیت و تۆزی عاتفە بکرێ و دوای هەم بڕۆیتەوە سەر شتەکانی دنیا. خۆشەویستان لێرەوە اینجا ئەڵێ چی بعد أن نزغ الشيطان بيني وبين إخوتي ئیشارەیەکی تری پێ ئەکا ئەڵێ دوای ئەوەی کە شەیطان بینی من و براکانمی تێکدا برایەتی چەند خۆش بوو بۆ خۆمان لەوێ بەیەکەوە بووین بەڵام خوای گەورە ویستی لەوەی ئەم پیاوە گەورەکە. خۆشەویستان قەت لەوە مەترسە یەکێک پرێستەکە داتەگرێ قسەت پێەکە سوکایەتی پێکە. یوسف بە مناڵی کرایە بیرەوە بە کۆیلەی فرۆشرا لە قەسرەوە سەری دەرکرد. قسما بالله تعز من تشاء وتذل من تشاء. لە قسەی خەڵکی و لە زەلیلی خەڵکی و لە عقوبەی خەڵکی مەترسە. خوای گەورە جەک داتەژێرێت هەموو عالم لەبان سەرەوە لێدا بەرزە بیتەوە. نمونەکەشی بەوە ئەهێن و ئەمە مەتارەی ئاوە بیکەرە ناو بەحری ئیجۆ ئیلا دێتە بان ئاوە لەبەرەوەی ئەو هەوایی تایە. یەک تۆزی هەوا خۆی تەسلیمی بەحرێک ناکە تۆش هەوای ئیمانت تایە. ئەو ئیمانە نابێت تەسلیم بە هەندێک
مەبادی و هەندێک شت بی کە ڕێگە ئەسڵەکەت لێ تێکدا. بۆیە دوای ئەوەی کە شەیطان بینی من و براکانم تێکەدا، خوای پەروەردگار ڕەحمی بە من کرد و ئەم وەزعە خۆشەی بەسەرمان ناهێنا. ئێستا شاو شکرا بووینەکە و هیچ کێشەیەکمان نەما. اینجا خۆشەویستان لە کۆتایی ئایکەمە کۆتایەکەی ئەفەرمێت ئەمە دوعای هەموو ئیماندار و مسلمانێکە کە خۆی بینی لە ڕێز و احترامە. ئەمە یوسف فێرمان ئەکا ڕەبی قەد ئاتەیتەنی من الملک وعلمتنی تەئویل الأحادیث. خوایە مڵکت دایە من خرامە بیرەوە ئێستا وەزیرم. خوایە براکانم بە سەلیلی منیان دەرکرد و فرۆشتیان، ئێستاکە هاتوونە داوای لێخۆشبوون ئەەکەیت و لێیان خۆشم لەبەر خاترت و ڕەبی قەد ئاتەیتەنی من الملک، ماڵ و سەروەت و مڵک و دەسەڵاتت دا پێم و فێرت کردم لێکدانەوەی خەو ئەو عیلمە گەورەی کەوەها بەرزکەرەوەی ئیشەکان بوو. خۆ ئینسانەوەتا يرفع الله الذين آمنوا والذين أوتوا العلم درجات. ئەم هەموو ئیماندارە بەرزن، بەڵام ڕەنگە ئێستاکە 6 خەتیبتان تیا نەبێ، 6 قورئان خوێنی باشتان تیا نەبێ کە بزانێ حکمی قورئان و تەفسیر و ئەوە. ئەگە جەنابی مامۆستا جومعە ئامادە نەبێ وەکو کابرایەک هەواری کە بەناو بەسەراتەکە با تۆزێ پێکەنی تیان لە منتیقەی دەور گەرمیان لای خۆمان گەنجێ قۆس خۆماسایی ڕیشێ باش و هەروە خۆم چەمەدانیچ کردوە سەری لە ڕیز پێشەوە دانیشتم. کاکەوتی مامۆستایش هەر تاقیم مامە لە 12 بووە 12:05 دقەکە اینجا ئەم مامە ڕیسپیانی پێشەوە جارجار قسە ئەکەن. وتی ئەمە مەلایەکە دا ئەمە بخەنە بامی بەرەکە بە ئەمە وتادا ئیتر خۆمەش ڕیشێ وەکەوەکەیتر. وتی ئەویش سەر خۆی کزا کردە یا ئەڵڵا وەزعەکە گەورە نەبێتەوە مامۆستا بێ. مامۆستا نایە بۆ چارەکە وتیان ئەرێ کاکە وەڵا بە کۆی دەنگ جەنابەت ڕیشت هەیە و بۆ خاتر خوا بچۆرە سەر میبەرەکە با نوێژەکەمان نەفەوتێ. خوا ئەزانێ مامۆستا ڕقەمەکەیشی قەباتە نام چی لێات. وتی بەوخوا قەومەکان ئەگەر وە زۆر نوێژەکەم پێ ئەکرێ بەس بە گەورەی خوا تێم هەڵدە ناتوانم وتاردم. وتی ئەخدیارێ وتی دەگل لێوە نەوی ئەی جەمەدانیت بۆ بەستە مادام. اینجا هەر فەزل و نیعمەتێکت بەسەرەوە بیدەرەوە پەنای خوا هی خۆت نییە. ڕەبی قەد ئاتەیتەنی من الملک وعلمتنی تەئویل الأحادیث. خوایە مڵکت دا پێم، ڕێزت لێم کرد، فێری عیلمت کرد. فاطر السماوات والأرض أنت ولي في الدنيا والآخرة. خوايا تو وديهنري مني إيشكانت بوم آسان كردوا. ألا إن أولياء الله لا خوف عليهم. مركزي ولي خوابي اللي يشتي ناترسي دلطن نابي خفت ناخوا. توفني مسلما وألحقني بالصالحين. خوايا بمسلماني بمجينا وبمجينا بمسلماني شاكا كاران. هيتش ناويكو هيتش تيق لخوت منا. يوسف أفرمي توفني مسلما وألحقني بالصالحين. خۆزگان بەو کەسەی کە خۆی بە مسلمان ئەزانێ و ئیش بۆ گەورەکردنی ئیسلام ئەکا، خۆی بە مسلمان ئەزانێ و لە خزمەتی ئیسلامە ئەچەمێتەوە، خۆی بە ئیسلام ئەزانێ و مەساڵحی خۆی ئەخاتە دوای مەساڵحی ئیسلام. ڕەبی قەد ئاتەیتەنی من الملک. ئەو هەموو مڵکە، ئەو هەموو ماڵە، ئەو هەموو ڕێز و احترامە. تەوەفەنی مسلما ولا تموتن إلا وأنتم مسلمون. والله هەر کەسێ لەسەر غەیری ڕێگەی ئیسلام بمرێ ڕێز و شکۆی نییە قەسەمەن بالله. تەوەفەنی مسلما پێغەمبەرێک توفني مسلما وألحقني بالصالحين. هوا نچێتە لوتەوە ناوێک لە خۆت نەدەی دوو ڕۆژی تر لە قیامەتا کە بەکەڵکت نایە. مسلمان بە، ساحێبی عەقیدە و بیر و باوەڕ بە، ساحێبی مەبادیع بە، لەسەر دینەکە دامەزراو بە، بەردەوام داوای ئەوە بکە یا ئەڵڵا لەسەر ئیسلام دامەزراوم کە وألحقني بالصالحين. وبشمگێنە بە پیاو چاکانی ئەم ئومەتە، بمگێنە بە ئەولیاکان کە بە خۆیان وت مسلمان و خوای پەروەردگار ڕێزی لێگرتن. ئەوە دوعای یوسفە. فچ جای بە من و تو عەزیزەکەم داواکەم لە خوای پەروەردگار عاقبەت خێرمان. یا ربی خوایە داوا لێکەین لەم شەو مبارەکەیە لێمان خۆش بی. اللهم اعتق رقابنا ورقاب آبائنا وأمهاتنا وأزواجنا وقراباتنا والمسلمين من النار. اللهم اغفر للمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم انصر من نصر الدين واخذل من خذلنا وخذل المسلمين يا رب العالمين. رب آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها يا رب العالمين. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. يا الله لمن خوش بك، يا الله لم شويا قردن من لآقري دوزخ رزقارك. يا الله أم جمع مباركة لم مزقوتا كمالك لمالكاني تو لبر زامندي تو ليرين. يا الله لورد ودرشتي تاوانا كان من خوش بك. يا الله أم جمع دا نبريني هتا لبهشتا كومان أكيتو.
يا الله لا تفرق جمعنا إلا بذنب مغفور يا رب العالمين. يا الله تاوانا كان ما بشويتوا وكوشون خامك سبيه بيتوا لبلو خرافكاري يا رب العالمين. يا الله لێتە پاڕێنەوە بەناوی جوانت بە سیفاتی بەرزت هەر برایەک لەم مەجلیسە دانیشتووە هەر خوشکێک لەم مزگەوتە ئیعتیکافەکە و نوێژەکە مناڵی نییە یا الله ئەولادی صالحی پێبەخشی یا الله ئەولادی صالح بە مسلمانان ببەخشی یا الله ئەوانەی هەمانە بۆمان صالحکەی یا الله قەرزاریەکانمان ئاسان کە یا رب العالمین یا الله هەر کەسێک کێشەی کۆمەڵایەتی هەیە بۆی ئاسان کەی هەر کەسێ جگەرگۆشەکانی لێی دوورە بۆی نزیکەیتەوە هەر کەسێ سجنە و دیلە و ئەسیرە ئەگەر مستحقە بیکەیتە کەفارەتی تاوانەکانی تەوبەی پێ عەتاب بکەی بە خراپەکاری نەگەڕێتەوە بۆلات ئەگەر مەزلوم و داما و هەژارە توهمەی بۆ هەڵبەستراوە بە سەربەرزی بیجێڕیتەوە ناو ماڵ و مناڵی یا الله هەر کەسێک گومانی خێرمان پێ ئەبا داوای دوعای خێری کردووە ئێمە داوامان لە جەنابت کردووە یا الله بە ذاتی پاکی خۆت بە کیبریا و عەزەمەتی خۆت یا الله لێی خۆش بیت و فەراحیەک بە دڵی مسلمانان نابێنی یا الله تەفرەقە و دووبەرەکیمان تیا هەڵگری یا الله وڵاتی ئێمە و مسلمانان ئاوادان کەیتەوە بە ئەمن و ئیمان بە سەلامەتی و ئیسلام یا الله سەفەکانمان ڕێکخەی دڵ و دەروونمان چاکەی برایەتی و تەبایەتی لە ناومانە بپارێزی لەسەر بابەتی فیقی و شتی لاوەکی تەفرەقە و دووبەرەکی لە ناومانە دروست نەبێ یا رب العالمین یا الله داوات لێ ئەکەین و لێتە پاڕێنەوە ئەم مزگەوتە ئاوادان کەیتەوە مامۆستاکەی پارێزراوکەی ئەوانەی خزمەتی ئەم مزگەوتە ئەکەن عاقبەت خێریان بکەی یا الله هەر کەسێک لەم ڕەمەزانە بهلة خرمايك خوي لدوزخ باراستوا يا الله دوزخي بيني شان ندي أقول ما سمعتم واستغفر الله لي